سڵاو بەشی سێهەم و کۆتایی دیدارمان لەگەڵ بەڕێز دکتۆر محمود عوسمان سەبارەت بە شۆڕشی کورد لە ساڵی 76ەوە دەست پێ دەکەین. دکتۆر دوای شۆڕشی ئەیلول ساڵی 75 و 76 با بڵێن جوڵانەوەیکی بەهێز بەتایبەتی لە ناوچەی سلێمانی دەست پێکا بۆ هەڵگیرسانەوەی شۆڕش یاوەکە وترێ شۆڕشێکی نوێ لە کوردستان لە سلێمانی بەتایبەتی دوو ڕەوت دەرەکەون یا با بڵێن سێ ڕەوت. ڕەوت یەکەم کۆمەڵەی ڕەنجدەرانی کوردستان یاخود کۆمەڵەی مارکسی لینینی کوردستان، ڕەوتی دووەم بزوتنەوەی سۆشیالیستی کوردستان، سێمیش با بڵێن خەتی گشتی یا هێڵی گشتیەوەی کە مام جەلال خۆی سەرپەرشتێریە کرد. بەڕێزت لە دامەزرێنەرانی حیزبی سۆشیالیستی کوردستان یاخود بزوتنەوەی سۆشیالیستی کوردستان بووی لەو کاتە. ئەوە چۆن بوون یانی؟ کە شۆڕش تێک چوو لە ساڵی 75 پاشەوە ئێمە لە 76 هینێکمان دروست کرد کۆمیتەی ناوەندی، کۆمیتەی ئامادەکردنی پارتی دیموکراتی کورد لژنەی تەحسیلی ئەو بوو. بەس مدەتی زۆری نەخایان ئەو کۆمیتەیە. ئێمە چەند کەسێ بووین ئەوەمان هین کرد. لە پاشە ئێمە لەگەڵ بزوتنەوەی سۆشیالیست یەکمان کرد حیزبی سۆشیالیست دروست بوو. حیزبی سۆشیالیستی یەکگرتوو لەو لاشۆیەکێتی هەبوو، لە قیادە موقەتە هەبوو، حیزبی شووعی هەبوو، ینی مەجموعەیە ئەحزاب هەبوو. قیادە موقەتەوە پارتی بوو، هەر بەردەوامی بوو ینی، بەس ئەمە تازە بوو ینی. مام جەلال لە دیداری تەمەنە زۆر با بڵێن زۆر باش باسی سۆشیالیست ناکە، وەک بڵێ پێی خۆش نەبووە کە دامەزراوە. ئەمە هەر ئەو تاکڕەوێنێ لە تاکی کووردا یا ترسە لە شۆڕزین چۆنە خۆی کەس پێی خۆش نەبوو ئەوی تردامەزرێ ئەوەختە هەموو دژیەک بوو. سۆشیالیست لەگەڵ یەکێتی تێکچوون، حیزبی شووعی لەو بینە لەگەڵ پارتی بوو، یەکێتی لێیدا، ئەوە کەس لەگەڵ کەس نەبوو، یان تا بڵێ پێی خۆش بوو پێغاوە. ڕاستە تەوان ئەکید مام جەلالیش حەزی کردووە سۆشیالیست نەبێ، چونکە بزوتنەوەی سۆشیالیست قسمێکی لە یەکێتی جابوونەوە کاکە ڕەسوڵەوان ڕەسوڵی لەبەرەوە معلوم پێی خۆش نەبووە. ئەخر خۆی وەک بڵێن لە مێژوە باسەکرا بزوتنەوەی سۆشیالیست خۆی دروست بووە، وەک چۆن کۆمەڵەی ڕەنجدەران دروست بووە. عادەتەن کۆمەڵەی ڕەنجدەران ئاشکرا مارکسی لینینی بوون، بووە با بڵێن ماوی بوون، زۆرتر سەر بە ماو بوون، ماوەچیتۆن. بزوتنەوەی سۆشیالیست وەک بڵێ جۆرێک لە سۆشیال دیموکرات بوون، کەمتر بەلای ئەوەنە توند نەبوون، ڕادیکاڵ نەبوون وەک ئەولە. بەم شێوەیە مام جەلالیش خۆ با بڵێن سەری گەورەی هەمووی بووە، نە خۆی کۆمەڵی ڕەنجدەران بوو، نە سۆشیالیست بووە، بەڵکو ئەو با بڵێن سکرتێری یەکێتی نیشتیمانی کوردستانە. ئیتر ئەم پێ ناخۆشیە بۆ ینی نا آخر کە جیابوونەوە پێی ناخۆش دوای جیابوونەوە نەکجیابوونەوە. ئەخن ئەو باسی پێش جیابوونەوە ئاخردا نازام ئەوەیان سۆشیالیست دروست بوو بە بیرروباوەڕ و بۆچووی ساڵی سوی لە بەغا. سۆشیالیست سۆشیالیستی دیموکرات، بەڵام لە پاشا کە هات نەشاخ بوون بە بەشە لە یەکێتی باسی سۆشیالیستی عیلمیانە کردو، ئەوانە تۆزێ بەلای چەپە هاتنەوە. بەشکڕە بەڕێزت چۆن چوویتە ناو سۆشیالیستیانی؟ ڕێکخراوێکی بچوو بووین، یعنی بەتەماش نەبووین بەردەوام بین، چونکە بڕوامان بە چەکداری و مەکداری بڵێ چەک کۆکەرەوەوان زەحمەت بوو. بەس کە ئەوان هاتنە دەرێ لە کۆنەوەمان ناسین و بیر و باوەڕیان هەبوو، ئێمەش لەگەڵ ئەوان تێکەڵاو بووین، بەیەکەوە حیزبی سۆشیالیستمان دروست کرد. ئەو دکتۆر شەڕی ناوخۆیی یان براکوژی لە بینی حیزبەکانە بەتایبەتی لە بینی سۆشیالیست و یەکێتیە کەی دەستی پێکرد؟ ئەمە بزانە بەشدار بیت ئاگادار سۆشیالیست و یەکێتی ناکۆکیان هەبوو پاشەوەی کە دەچوونە دەرێ لە یەکێتی بزوتنەوەوانە. بەڵام لە پاشە جەبهەی جوود دروست بوو. جەبهەی جوود حیزبی شووعی و پارتی و سۆشیالیستی چووە ناوی، لەبەرەوە سۆشیالیست بووە تەرەف، چونکە لەگەڵ پارتی بەڕێزی دەو کاتە سۆشیالیست بوویت؟ بەڵێ. لە پاشە
ئەم یەکێتی و سۆشیالیستیش توش بوون بەس من ئەو وەختە سەرکردایەتی نەبووم ینی لە سۆسیالیست بە لەگەڵیان بووم لەگەڵ سۆسیالیست من لەو فترەیە کە پارتی و یەکێتی و سۆشیالیستوانە شەڕ هەبوو لە بینیان من لە دەرەوە بووم چوومە دەرەوە لە سووریا بووم لە سووریا ئەوەی لە هیچ شتێ بەشداریم نەکردووە هی براکوژی لە شەڕی بڕوان پێی نەبووە و بە شتێکی زۆر خراپم زانیوە ئەو کاتە بەڕێزت لە دەرەوە بووی لە دەرەوە بووم. پرسیارێک زۆر جار هێتە خەیاڵ بۆ خۆم یانی هەڵبەت بینەریش هەمان پرسیاری لا دروستە بێ یعنی سەدامیکی بە قوت ئێوە بە تەما بوون چی بکەن ینی ئەم شەڕە سیاسەتی بەعز فەرزی کرد یعنی ئەگەر بەعز معقول بە بۆ چێتیتە شاخ کەس تاقەتی نییە بچێت شاخ و لێ بۆ شەڵە بژی بەڵام سیاسەتی بەعز دژایەتی بۆ کورد ئەو وەزعیکە هەیە جارێکی تر ئەو خەڵقی مەجبور کە بچێتە شاخ لەوێ و لەوێ و لێ و شەر دەست پێ بکاتەوە لە بینە طبیعی کە شەڕیش دەست پێکە بێ ئامانجێتێ ئامانجەکان ئەو بوو کە دژی ڕژێمی سەدام بوون بۆ ڕوخاندنی بە هاوکاری لەگەڵ هێزە عێراقیەکان ئەوەیە طبعی هەر کەسێ تەماشای بکردایە بۆی دەرەکەەوە سەدام بۆ خۆتەوە و تۆ بۆ زەعیفیە ناتوانیەوە بکەی بەڵام بە هەر حاڵ ئەوە بوو ئامانجەکان بەڵام چونکە خەریکی یەکتر بوون و کەس ئاگای لەوە نەمەبوو کەس ئاگای لە زیاتر هەر بینی خوێن زیاترەوە خەتەرترین شت ئەنی شەڕی ناوخۆ قوربانی زیاتر مەشغۆڵی بوون زۆر بەڵێ قوربانی زۆر دکتۆر شەڕی عێراق ئێران کاریگەری زۆر بوو لەسەر شۆڕشی کورد بڵێ وایە بە هەم بۆ کوچک چونکە دوژمنە هەم وەکو خەڵکیی زۆر چوە دەرەوە بەوەی کە بەڕێمان ئێمە هیچ فایدەمان لە شەڕی ئێران عێراق نەکرد و حکوومەتی ئێرانیش هیچ سوودێکی بۆ کورد نەبوو دەویست حیزبەکان شەڕی بۆ بکەن لەوێ شەڕی بۆ بکەن لەگەڵ شەڕەکەی خۆی بن و لە عینی وەختا کە تێکی کە ڕێشیش کەوتن ئێران و عێراق شەڕەکە تەواو بوو ئێمە گەورەترین زارمان کرد ئەنفال کرا کیمیاوی کرا هەوێران بوو کوردستان هەموو هەڵاتن هەموو کورد هەموو دەربەدەر بوو وەکۆ بینن لەبەرەوە چونکە ئێمە یەکگرتوو نەبووین و بە یەکەوە نەبووین هیچ فایدەمان نەکرد بەڵام کە شۆڕشەکە کە شەڕی ئێران عێراق تێکشوو چونکە جەبهەی کوردستانی دروست بوو زەرەرەکە تۆزێک کەمتر بوو شەڕ نەما بوو شەڕ زۆر باشە دوای ڕاوەستانی شەڕی عێراق ئێران کورد چ زەرەرێکی کردلەوە ئەگەر شەڕ بەردەوام بووە باشتر آخر دوای ڕاوەستانی شەڕەکە و پێشەوەی ڕاژوەستێ بە چەند مانگە ئیتر سەدام کە دی شەڕ ڕاوەستێ و تۆزێ سەرکەوتوو بووە ئەنفال و کیمیاوی هەمووی لە وەختا کرا شەژ ئەنفالەکەوانە کورد دەربەدەر بوو زۆر زەرەری کرد و ئێرانیشیش دیفاعێکی وای لە کورد نەکرد طبیعی و ئەمریکاش لەگەڵ سەدام بوو تەئیدی کرد لەو هەموو تاوانانە ئەمریکای لەگەڵ بوو ڕۆسی لەگەڵ بوو ئەمریکای لەگەڵ بوو ئەوروپای لەگەڵ بوو دژی ئێران تەوان چۆن تەسەووریانە کرد خومەینی و حکومی ئێران خەتەرە نەک سەدام بەڵام پاشە دەرکەوت سەدام لەوان خراپترە لەو بارەیەوە لەبەرەوە کورد زۆر کەس تەئیدی ناکرد وەزارێکی یەکجا زۆرمان کرد دکتۆر لە ساڵی 1990 لە کوردستان ڕاپەڕێن ڕوودەدات و حکوومەتی عێراق لە کوردستان دەرەکرێ بەڕێزت ئەو کاتە لە کوردستان بووی بەڵ من ئەو کاتە لە دەرەوە بووم لە هەندامی سەرکردایەتی سیاسی بەرەی کوردستانی بووم لەگەڵ وەفدێک لە هەموو حیزبەکان ڕگەڕین لە ئەوروپا چوونە مۆسکۆ چوونە ئەمریکا باشە ساڵی دوای کۆچ و دوای گەڕانەوەی گەلی کورد حکوومەتی هەرێمی کوردستان تەشکیلە بێ بەڕێزت لەوە دەورە چی بۆ بکە هیچ زۆرم نەبوو تیانەبوو تیانەبووی ئەو حکوومەتە کە لە بینی یەکێتی و پارتیا دروستە بێ لە ئەم لە 150 لە چۆ هەیە یعنی ئایا هەردووچیان لە 150 نەزانی چۆنە ئەلان کرا شتێکی شاراوە نییە انتخابات کرا انتخاباتەکە قەرار بوو هیچیان 150 نەهێنا زیاتر لەوانە ینی بە شتێکوانە 50 تقریبا پارتی 50 زیاتر یەشێتی چلونە و شتێ بوو ئەوان نزیک بوو لێک هەردووچیان وتیان ئەنجامی هەڵبژاردنەکە
تەزویرە و ڕاز نییە و تێکشوانە ڕازی نەبوون کە ڕازی نەبوون قەراریش درابوو حیزبەکانی کەشەش کە لە 100 زیاتر تێپەڕێ بەشدار بن لە حکوومەتەکە بەڵام هیچ حیزبێ غەیری یەکێتی و پارتی لە 100ەکە تێنەپەڕان بوو لەبەرەوە یەکێتی و پارتی بوو بەوەی کەوا یەکێتی داوای کەوتێ بێ وەکو یەک بین مادەم هەمووەڵێن تەزویرە ئەو ڕێکەوتن لە بینی خۆیانە لە شەقڵاوە کۆبوونەوە بوون بە 50 ینی کاک مەسعود کورسیەکی دا بەوان بوون بە 50 وەک ملاحەزەیەک سۆشیالیست لە 76 و تا 70 بەهێزە تەنانەت لە زۆر شوێن لە یەکێتی بەهێزتر و یەکێتی بەهێزتر نەبووە بەڵام هێزی سێهم بوو کەچی لە نەوەویەکە دەنگی نییە بۆ و ئەتوێتەوە ینی آخر سۆسیالیستیش ممکنە چەکداروشتی هەبوو بێکۆن بەس لەو کاتە ئەوەنە بەهێز نەبوو ینی ممکن بوو کەمی هێنا دەموشت بەس هەر هێزی سێهم بوو هێزێکی زۆر بە تەواوی نەبوو کێشەشیە بوو لەگەڵ یەکێتی و لەگەڵ پارتی و نەیتوانی 100ەکە بێنێ لەو کاتێ زۆر باشە دکتۆر ئێستا هەمە سەر ڕوحانی سەدام ئاشکرایە سەدام لە 2003 هەرەسێنێ و ئەڕۆخێ دوایەوە سیستیمێکی دەسەڵاتی نوێ بە تامی شیعی ئیسلامی لە عێراقا دروستە بێ بەڕێزت هەر لە سەرەتاوە لەم بابەتەیە بوویت وەک ئەندامی ئەنجومەنی حکم وەک ئەندامی پەرلەمان پرسیاری من لێرە زۆرتر سیاسیە نەک مێژووی لە ئەم ئەو ماوەی کە خۆت لێەوەی پێت وایە عەقڵەتی عەرەبی و عەقڵەتی شۆڤێنی عەرەبی بەگشتی هیچ گۆڕانکارێکی بەسەر هاتووە یا هەر هەمووی کۆپیکراوی سەدام و عەبدوسەلام عارف و ئەوانی ترن ناتوانانی بڵێ هەمووی کۆپی ئەوانە فەرقی هەیە بەڵام عەمەلیەن لە پاش ڕوحانی سەدام لەو حکومەی کە دروست بوو تا ئێستاش هەیە سێ پێکاتە دیار بوون زیاتر شیعە و سونە و کورد طبیعی شیعەکان زیاتر زوربە بوون لەبەرەوە دەسەڵاتیانە و ئێستش دەسەڵاتیان هەیە شۆڤێنی عەرەبی نین شیعە عادەتەن وەلەوتیانە هەیە بەڵام شێوەی ئیشکردنیان هەڵەیە چونکە نا موافق بوون لەسەر عەفوی عام نا موافق بوون لەسەر ئەوەی مصالحەی وەتەنیەوە نییە خەڵق بەیەکەوە ئەرشەوە یەکاوانە فکریان لە حسین و ئینتیقامی حسین و ئەم شتانە بوو لەگەڵ سونە لەگەڵ سونە و لەگەڵ هەموو کەسێ طبیعی و لەگەڵ کوردیش شۆڤێنیتی عەرەبیان لەناو بوو ئێستاش هەیەە شۆڤێنیتی عەرەبی تۆ پێت وانێ هەیە ڕاستە بەڵام زیاتر یعنی شێوەی ئیدارەکردنی وڵاتەکەیان هەڵە بوو چونکە تۆیەی حکومەکەی حکومێکی تر 35 ساڵ پێش تۆ هەبووە 35 ساڵ پێش تۆ حکومی کردمە ئەنمای خەڵق لەگەڵی بووە تەیدی کردووە بەڵام تۆ هاتووی نە عەفوی عام بۆ خەڵق دەرەکەی نە هەشتەوایی نیشتمانی ئەەکەی لەگە خەڵق هەرچی بەعسی بوو دوایەکەوی بڕۆ وەرەوە هەیە تاوانی نەکردووە هیچی نەکردووە بەڵێ ئێمە وامەڕێما وابوو وتمان ئەبێ ئەوانەی کە تاوانیان کردووە بدێنە مەحکەمە باقی خەڵقەکە عەفوی کە و وازی من بابێ ئیستیفادەی لێ بکە بە شیعەکان وانە بوون ئێستا جوانین لەبەرەوە حکومەکان فاشل بوو ئێستاش کوردەوە دکتۆر بەنسبەت کوردەوە ئەوانی شەر وەکو سەدام تا ئەساس سنووری کوردستان ناوچە جێناکۆکەکان خۆ سەدامی شەر ئەم محافەزەیە کرد بە حکومی زاتی ئەگەر داوای کەرکووک و ئەو ناوچانەی تر نەکرا ئیتر بۆچی عەقڵێتی شۆڤێنی هەیە عەقڵێتی شۆڤێنی لای سونەکان زیاترە شیعەکان عەقڵێتی شیعەیان هەیە شۆڤێنیشی تایە وەکووتم عەقڵی شۆڤێنیشی تایە و ئەو کێشانەی هەمان بۆ ئەمەسە کەرکووک و شت ئێستش ماوە خۆ فەرقی نەکردووە زۆر بەڵام شێوەی پیاوکوژی و خوێنڕشتن و ئەنفال و ئەوانەی چیعە سەدام نەماوە تەمان ئەخرەمان ئەو دەسەڵاتیان نانە هەشیان ناتوانێت مقارنە بکەی بڵێ ئەمان و ئەوان فەرقی زۆرە
بەڵام عقليەتەکە مثلا ئەمان نەبڕوان بە فیدراالە وەکو تۆ نەبڕوان بەوەی کەرکووکە بێ تۆ وەریگری نەبڕوان بەوەی 140 وەکو تۆ ئەتوێ جێبجێەوە هەیە نە کێشەی پێشمەرگیان هەرگردووە نەوتۆ خلاف هەیە خەتای هەرێمیشی تایە بەڵام خەتا گەورەکە ئەوانن شێوەی عقلیەتیان هەم بۆ ئیدارەی عێراق هەم بۆ ڕەفتار لەگەڵ کورد شۆڤێنێتی تایە بگومان دکتۆر با بڵێن تا ئێستا ئەوەی کە بووە ئەم سێ محافەزە ئەوە حکمی واقع ئەمریکا سەرپەرشتیەکە و ئاشکرا ئەوەی کە لە دەستیوانە ئێمە هیچمان دەست نەکەوتووە تەنانەت مەسلەی نەوتی کە لە کوردستانی شاو بەجهودی کورد خۆشی دەرهێنراوە تاسە حل نەبوو کێشەکە ماوە بەمەرجێ خۆیان ئەو قانونانیان دەرکردون بەڵێ بەس حل نەبوو لە ظروفێکە ئەو قانونان دەرچووە کە بێ دەسەڵات خاوەن دەسەڵات نەبوون ئێمە کورد بەهێزتر بوو وەزعی ئومەی متحیدە هەبوو ئەمریکا هەبوو ینی بریتانیا دکتۆر با من دوا پرسیار بەڵام ئێستا کە خاوەن دەسەڵاتن طبعاً ڕێیان ڕێیەکی باش نییە زۆر باشە با من دوا پرسیار بکەم بە کورتی کاتم نەماوە مستقبلی کوردستان چۆن نەبینی لەم حاڵەتەیە واللهی با بزانین یعنی من وەکو پێم وتی کوردستان وەزعێکی تایبەتی خۆی هەیە جۆغرافیاکەی دژمنێتی ئەو بێشک چونکە ئێستا بەحرێکمان هەبووە ممکن بە دەوڵەت بین ئیسرائیل بەحری نەبووین ئەو بە دەوڵەت ئێمە هیچ منفەزێکمان نییە ئەمە ئێران ئەمە تورکیا ئەمە سووریە ئەمە عێراق لەبەرەوە ئەوە گەورەترین دژمنی ئێمەیە کە جوان لێکمان نەداوەتەوە غەڵە دەکەین هەڵەسینەوە شۆڕژەکەین جاری کە ئێران و عێراق ڕێەکەونەوە ڕێەکەون زۆر بە وردی ئەوە لێک نەدراوەتەوە لایەن سەرکردایەتی کوردەوە لە پاشە بەڕێی من یەک گیژ نین یەک گرتوو نین مشکلەکەمانەوەیە ئەم هەموو خلاف و شەڕ و هەرا بیخوێنەوە چی قەماوە نە لە بینی پارچەکانە ڕێکن لە ناوێک پارچە ڕێکن ئەوەش کێشەیەکی گەورەیە ڕۆژ ئاوا مەشاکلی حیزبی هەیە ئێرە هەیەتی ئەوێ هەیەتی ئەوەشیان خەتا کێشەیەکە کە تاسیری زۆر لە وەزع ئێمە کردووە مستەقبەلەوە مشتی سێ هەمین کۆمەلگای نێونەتەوەی و ئەو دەوڵەتە گەورانەی کە قیادەیەکەن بڕوایان بەبوونی میلەتێ نییە کە پێی بڵێ میلەتی کورد دەوڵەتێ یا میلەتێ میلەت کە مافی چارە نووسێبێ نەتەوەی کورد میلەتی کورد مافی فەرم و تەماشاکە لە تورکیا ئەمریکا بە هەموو نەوعەیە وڵاتەکانی کەش بێدەنگن ئەمریکا بە هەموو نەوعێ لەگە ئەنقەرەیە دژی کورد بە هەموو نەوەیە ئەردوگانەڵێ کێشەی کورد نییە ئەمریکا و ڕووس و هەموو تەئیدیەکەن لە ئێران ئەو هەموو هەرایە هەیەسە لە ئێران اینجا ئێستاش کوردی ئێران ئەو هەموو تەسحیداوە ئەو هەموو شەیدیان داوە هیچ وەختێ ئەمریکا ڕۆژێ قسەیشی نەکردووە کە بڵێ کوردە بێ وابووەوە باسی مزاهرات توش دەکەن برادەری کوردی ئێران لەم وەختا کە شەڕ و شۆڕ هەیە چووە بۆ ئەمریکا نەیتوانی یەک مەسئولی ئەمریکی ببینێ نانوێ تێک لە سووریەش ئەوە لەوێن هەر وەختێ ئەڕۆن رووسیاش لەگەڵ تورکیا مەساڵحی هەیە لە عێراقی ئەوەیە کایبینی لەبەرەوە بەڕێی من کۆمەلگای نێونەتەوەی زۆر ناحەقن زۆر تاوانبارن بەرامبەر کورد کە بڕوا بەبوونی کورد ناکەن بڕوا بەوەکەن تۆ لە عێراقی تۆ لە سووریە تۆ لە مەکل ناو وڵاتەکە بۆ خۆتان مافی خۆتان وەرگرن ئەشزانن مافەکە نادرێ ئەوەشیان ئەوان زۆر تاوانبارن بەرامبەرمان ئەو سێشتا یەک نەگرتنی خۆمان تاوانباری و سیاسەتی دژی کۆمەلگای نێونەتەوەی و دەوڵەتە گەورەکان ئەوانە وەلعین وەختە جۆغرافیەکەمان ئەمانە وای لێکن خۆشمان تاریخی خۆمان بەوردی ناخوێنەوە زانین چی قەوماوە بۆ قەوماوە چێ کردوەتی بازەین لەم نەکسە بۆ ئەو نەکسە لەبەرەوە بەڕاستی ئینسان دائیمە ئومێدی هەیە بەڵام ناتوانی زۆر گەژوین بیان زۆر سپاس بەڕێزان بەم شێوەیە هاتینە کۆتایی دیدارمان لەگەڵ بەڕێز دکتۆر مەحموود عوسمان تاکو دیدارێکی تر خواتان لەگەڵ